وەزارەتی نەوتی عێراق لە یەکلایەکردنەوەی دۆسیەیەشی نەوتی لەگەڵ تورکیا کە بە گەورەترین لە مێژووی وڵات دادەنرێت نزیک بۆتەوە. لە ڕاگەیاندنەوەکدا نووسینگەی ڕاگەاندنی وەزارەتی نەوتی عێراق ئاشکرای کرد سکاڵای یاسایی وەزارەت دژی تورکیا بەهۆی بۆری نەوتی هەرێمی کوردستان لە یەکلایەکردنەوەی نزیک بۆتەوە. بەمەش تەواوی چالاکیە نەوتیەکان دەگەڕێنەوە ژێر ڕکێفی بەغداد. وەزارەتی نەوتی عێراق ڕایگەیان کۆتا دانیشتنی دەستەی ناوبژیوانی ژووری بازرگانی نێودەوڵەتی سەبارەت بە ناوکەکانی نێوان کۆماری عێراق و کۆماری تورکیا لەسەر ڕێکەوتنی بۆری نێوان هەردوو وڵات لە مانگی تەمووز ئەمساڵ لە پاریس بەڕێوە چوو. لەو بارەوە ئیحسان عەبدولجەبار وەزیری نەوتی عێراق جەختی لە بەردەوامی عێراق لەسەر گەڕانەوەی مافی خۆی لە سامانی نیشتیمانی بەپێی یاسا و بەڵێننامە نێودەوڵەتیەکان کردەوە و وتیشی هیچ دەرفەتێکی دیکە بۆ درێژکردنەوەی دواخستنی بڕیاری دادگا نەماوە. پێشبینیش دەکرێت دادگای ناوبژیوانی ژووری بازرگانی نێودەوڵەتی پاریس لە چەند مانگی داهاتوودا بڕیاری کۆتایی یەکلایەکەرەوەی خۆی دەربکات. لە ڕاگەیاندراوەکەی وەزارەتی نەوت داهاتووە بەهۆی گرنگی دۆسیەکە کە بە گەورەترین دۆسیە لە مێژووی عێراق دادەنرێت لە کۆتا دانیشتنی دادگادا خودی وەزیری نەوت بە نوێنەرایەتی وەزارەت و چەند بەرپرسێکی وەزارەت و باڵوێزخانەی عێراق لە پاریس ئامادە بوون. سەرڕای تۆمارکردنی سکاڵا لەسەر تورکیا لەو دۆسیەدا وەزارەتی نەوتی عێراق ئاماژە بە پەیوەندی باشی وڵاتەکەی و تورکیا دەکاتەوە و ڕاشی دەگەیەنێت. دادگایی لەم دۆسیەدا نابێتە بەربەست لە بەردەم گەشەپێدانی پەیوەندیە دووقۆڵەکانی ئەنکەرە و بەغدا بە ئاڕاستەی بەدیهێنانی بەرژەوەندی هاوبەش لەگەڵ پاراستنی دەسەڵاتی دەستوری و سەروەری حکوومەتی عێراق بەسەر سەرجەم سامانەکانیدا. حکوومەتی عێراق چەند ساڵێکە لە دادگای بازرگانی نێودەوڵەتی لە پاریس سکاڵای لەسەر دەوڵەتی تورکیا تۆمار کردووە لە بەرامبەر ئەوەی بەبێ ڕەزامەندی بەغداد بۆری نەوتی هەرێمی کوردستانی بۆ ناو وڵاتەکەی ڕاکێشاوە و نەوتی هەرێمی فرۆشتووە. بۆری نەوتی هەرێم جەیهان لە سنووری هەرێمی کوردستان لە ساڵی 2010 دەست بە دروستکردنی کراوە. کۆتایی 2013 بۆ یەکەم جار لە ڕێگەیەوە نەوتی هەرێم بۆ بەندەری جەیهانی تورکی گواستەوە. لە ئایار واتە مانگی 5 ساڵی 2014 کۆمپانیایی بە بازارکردنی نەوتی عێراق سۆمۆ بە نوێنەرایەتی وەزارەتی نەوت لە دەستەی ناوبژیوانی ژووری بازرگانی نێودەوڵەتی لە پاریس سکاڵای لەسەر بۆرێنەوتەکەی هەرێم تۆمار کرد. بۆری نەوتی هەرێم لە سەدا 60 خاوەندارێتەکەی بۆ کۆمپانیای ڕۆسنەفتی ڕووسی و لە سەدا 40 بۆ کۆمپانیای کار دەگەڕێتەوە و بۆرەکە نزیکەی 600 ملیۆن دۆلاری تێچووە. ئەو بەشەی ڕۆسنەفت خاوەنێتی لە نێوەڕاستی 2007 بە ئامادەبوونی سەرۆکی ئەو کاتی حکوومەتی هەرێم و جێگرەکەی و وەزیری سامانە سروشتیەکان بە بەهای 1 ملیار و 700 ملیۆن دۆلار پێی فرۆشە. درێژی بۆری نەوتی هەرێمی کوردستان 896 کیلۆمەترە. لە سنووری هەرێمی کوردستان لە کێڵگەی خورمڵەوە دەست پێ دەکا و دەگات بە فیشخاپور. لە سەدا 6.24 بۆری نەوت لە سنووری هەرێمی کوردستاندایە. بە پێی راپۆرتەکانی کۆمپانیای دیلیۆتی تایبەت بە زانیاریەکانی نەوتی هەرێم حکوومەتی هەرێم لە سەرەتای 2009 تا نیوەی 2021 بڕی 1 ملیار و 744 ملیۆن و 391,437 دۆلاری وەک کری گواستنەوەی نەوت لە ڕێگەی بۆریەوە داوە.